پلەکانی گەرما چۆتە سەرووی 44 و 45ەوە و ئیدی شۆفێران پەیتا دێن بۆ لێدانی دژەخۆر لە جامی ئۆتۆمبیلەکانیان. من ئێستا لە یەکێک لە پێشانکارانی جوانکاری ئۆتۆمبیلم و دەمەوێت لە خاوەنەکەی بپرسم کە ئەم بابەتە چۆنە یاخود تا چەند لە ڕووی یاساییەوە ئاساییە. وەستا جان سڵاوت لێ بێ باسی بابەتی دژەخۆرم بۆ پێکا شۆفێران دێن لە جامی ئۆتۆمبیلەکان دەدەن. سڵاوتۆش پێشکی زۆر بەخێر بێ. وڵا لەزگەی جامڕەش ئەوە لەزگەی دژەخۆر خەڵکەی زۆر دێ ڕوتێ دەکا لێ دەداتن لە بەروی سفادێگە لەگەلک زۆرە چکە و لەزگەیە چەند مواسەفاتەی هەیە. یەک لە مواسەفاتەکان گەڕانەوەی گەرمیە ئەی ئارە ئیفنی ریدی پێدرێت بە ئینگلیزیەکەی یوڤیەکەشی سەروی بنەوشەوی دەگۆڕێتەوە ئەڵترا ڤۆڵتەج. ئەوە ئیسفادەکەی چیە لە بوو پێستی ناری ڕۆژ سەروی بەنەوشەی بە پێستی پێویتن هەم چلۆچ دروست دەکە هەم پێستەکە دەستی ڕۆژ دەویتن هەم لە ئەوەش دەتپارێزی لە سەرەتانی پێز دەتپارێزی هەندێک پێستەیە کە حساسێتیان هەیە ناسکە لە بۆوان زۆر باشە وە جگەل لەوەش ناوسیارەکانی ئێستا کوالەتیان وە کوالەتی قەدیم نییە پلاستیکەکەی قوماشەکەی ڕەنجی تێک دەسی بۆ پەداوی ئەگە ئەو لەزگی پێوەبی زۆر باشە وە سیارە ئەوروپیەکان و سیارەی مۆدیل بەرز ئێستا هەستانداتە بیلادی بەخۆی دەبی لەزگی یوڤی پێوەبیتر سیاری مۆدیل بەرز زۆربەیان یوڤیان 150 بەرەو سەری تێدایە. وەڵدا داواکارە شما مەفروزیشە ئەو سێ مانگەی هاوینان قرارێک دەربچی یان پارەچ کەم دامدرێ یانیش ئەوەتانە و سێ مانگەی ئافۆک دەربچێت لە بۆ خەڵکی لێ بدرێت هاوین مانگ یەک جار گەرمە ئێستا ئەو شۆفێرانی کە دێنێ ئێرە دەزان کە قەدەغەیە بەڵام گەرماکە تینی بۆێنە بەڵێ دەزان قەدەغێ بەس کابرا هەیە هاتووی بەسڕای دەکا بۆ گەورادەرە یان هاتووی بەغدا دەکا سایقی بەغدایە ناچارە بەکاربێنی دەرێ وەڵا سوستام یعنی تەماشای دەکەی نیوەی دموچاوی ڕەشە نیوەکەیت کەسفێ لایەک بەستاوی لێ دەداتن یعنی لە دموچاوی تەسی لەسەر کردیە ڕۆژێک کاتێکنەمە ئەو لای هەموو لۆزوو باشە گۆتەی سایقی ناوی کەرکوچێمە معدل ئەو لای بەستاوی پێ دەکەویت. داواکاریمانەوەی ئەو سێماگەی احتیادی بکرێت کە دەرەجەی گەرما زۆرە بەجێرەوەی سێ چشما کردێت لە هیچ دەوڵەتێکی مەمنوع نییە هیچ تەسیرێکیشی نییە خەیری ئەوەی کە تشی زیان بەخشی ڕۆژی دەجێتەوە یعنی هیچ ئەوە نییە. یعنی ئەگەر بزانی قەدەغە نییە سزای لەسەر نییە لێ دەدەیت دژەخۆرەکەی طبعاً ئیستفادەی خۆمی هەیە یعنی هیچ زەرەرێکی نییە. داواکاری حکوومەتە ئەو لەزگەیە هیچ زیانەکی نییە و هیچ کێشەکی نییە فقط لەو ئەو کەسانە مەسەڵ ناو سەرەکەدا دەنیشت ئەو گەرمەی دەجێرتەوە و هیچ کێشەکیش نییە مەسەڵ ئەو زامڕۆژ نییە و احتیاج لەزگەشی ئاویشە و هیچ کێشەکیش نییە. لەزگەکە ئەوە لەزگەکەیە چەندین بابەتی هەیە بەس یەکێک لەوان ئەوە نمونەیەتی هیچ زەرەر و زیانەکی نییە نە لە ڕووی ئەمنیەوە 100% تیشتی ڕۆژی دەگەڕێنیتەوە نمونەی تریشمانەیە نمونەوە جامڕەشە باشە ئەویان جامڕەشە جامەکەی ئەوە لێ دەکات ژۆری دیار نەبی بەڵام ئەوە زۆر بە ئاسانی ژۆرە لێ دیارە و هیچ کێشەیەکی نییە. ئەمە جیاوازی هەیە لەگەڵامە ئەوە ڕەشە ئێستا تەماشاکە ئەوە ڕەشە ئەو دژەخۆرە شەفافە بەڵام لە ڕۆی قانونیەوە هەر مەمنوعە. داواکاریمان هەیە ئەومان لۆ مودەتی ئەو سێ مانگەی کەش و هەوای گەرمە ئەو سێ مانگەی ڕێگە پێدانە چی هەبی هیچ مشکلی نییە بەخێری سەر چاو. بەڵێ بینەرانی 1964 هەر تایبەت بەم پرسا قسەمان لەگەڵ وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر کرد کە عقید هەیە من ئامادەبینم و بەم پرسە باسی لەوە کرد تایبەت بە 1964 کە ئەمانە بە هەموو شێوەیەک قەدەغەیە و ینی شۆفێر تووشی سزا دەبێت ئەگەر لە جامی ئۆتۆمبیلەکەی بدات.